بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. بینەرانی خۆشەویستی کەناڵی ئامۆژگاری بیسترانی بەڕێز لە ئەڵقەیەکی تر لە ئەڵقەکانی ئامۆژگاری بازاڕ لە خزمەتتان داین کە باسکردنە لە سوێن خواردن لە کڕین و فرۆشتنە. بێگومان ئەمڕۆ هەموو یەکێک لە ئێمە کە لە بازاڕەکان کڕین و فرۆشتن ئەکات بەریەککەوتنی ئەبێت لەگەڵ معاملە و تیجارەتەکان سوێن خواردنێکی زۆر لە کڕین و فرۆشتنە ئەبینین کە خوای پەروەردگار من لە قورئانی پیرۆزدا نەهی لێ کردووە فەرموویەتی وەلا تطع كل حلاف مهین، ئەو کەسەی کە زۆر سوێن دەخوا نابێت گوێڕاڵی بکرێت، واتە کەسێکە مروءەت و کەسایەتی لێ دەست داوە بەهۆی زۆر سوێن خواردنەوە. ولا تجعلوا الله عرضة لأيمانكم، خوای پەروەردگار مەکەن بە سوێن خواردن لەسەر کڕین و فرۆشتنەکانتان ناوی خوای پەروەردگار بەکاربێنن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەیفەرمووی ئیاکم والحلف في البيع، ئامان ئاگادار بن لە کڕین و فرۆشتنە سوێند مەخۆن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمی سێ کۆمەڵ هەن خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لا یوزەکیهم پاکیان ناکاتەوە ولا ينظر إليهم سەیریان ناکا بە سەیرکردنی ڕەحمەت و هەروەها ولهم عذاب أليم و سزای توندیشیان دا. یەکێک لەوانە فەرمووی ئەو کەسەیە کە ئەو شتەی کە هەیەی ساخی کاتەوە بە سوێندی درۆ. بۆیە بەڕێزان و خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام مەمحەة للبەرەکە، سوێن خواردن بەرەکەت لەو کڕین و فرۆشتنە هەڵ ئەگرێت. سوێن ئەخوات ئەم پۆشاکە کە بەبالە هێناوێتی بۆ نمونە حسابمان کرد ئەو نەئەکەوێت لە سەرمان، ڕاستیش ناکە. ئەم تەماتەیە لە عەلووە ئەوەندە کەوتووە لە سەرمان، ئەم خەیارە، ئەم مۆزە، ئەم هەر شتێک لەمانەی کە ئەفرۆشرێ، ئەم سەوزەیە ئەوەندە دەستکیمان بەوەندە کڕیوە ئەوەندە ئەکەوێت، ئەمە کیلۆی ئەوەندەمان پێداوە، فەردەی ئەوەندەمان پێداوە، لەسەر خۆمان ئەوەندە ماڵە. جا ئیتر بگرە لە هەموو کڕین و فرۆشتنەکان، لە میوەهاتەوە، لە کڕین و فرۆشتنی تەنانەت ئەرزە و خانووەوە، تەنانەت لە کڕین و فرۆشتنی هەر جۆرێکی تر لەو شتانی کڕین و فرۆشتنی پێوەکرێ چەند لەسەر خۆت کەوتووە بڵێ ئەوەندە لەسەرم کەوتووە بەوەندە قازانجەی فرۆشم. ئەمما سوێندی لەسەر بخۆی و سوێندەکەشت درۆ بێت ئەوە تۆ تاوانبار بوویت و یەکێکی لەو کەسانی کە مروءەت و کەسایەتی خۆت لەدەست داوە و خوای پەروەردگار سزای توندی بۆ تۆ ئامادە کردووە و بەیع و کڕین و فرۆشتنەکەیشت بەرەکەتی لێ هەڵگیراوە بەهۆی ئەوەی کە تۆ چیت کرد سوێندی درۆت خوارد بۆی کە کاڵا و بابەتەکە ساخکەیتەوە. چونکە موسڵمان هەیە سادەیە و هەروەها هەر کەسێک سوێندی بۆ بخوا باوەڕی پێیەکات. بۆیە بەڕێزان و خۆشەویستان ئەوانەتان کە دوکاندارن، ئەوەی کە سۆپەرمارکێتێکی هەیە لە هەموو جۆرەکانی کڕین و فرۆشتن هەتانە و هەروەها پۆشاک فرۆشتنە، سیارە فرۆشتن لە مەعرەضە و هەروەها میوەهێنانێکە بەناو عەلوەکە، هەر شتێک لەمانەیە کە کڕین و فرۆشتنی پێوە ئەکەن بە چەند دەیکڕن حەقیقەتەکەی بڵێن ئەگەر پرسیارت لێکرا لەلایەن کەسی کڕیارەوە بڵێ ئەوەندە کەوتووە بەوەندەیە فرۆشم، 10,000 کەوتووە بە 11,000 فرۆشم، بەس سوێن بخۆی بڵێ بەخوا ئەوەندە لەسەر خۆم ماڵە دوایی جوانە بێت ئەوە درۆت کردووە و هەروەها تووشی تاوان بووی. بۆیە پێویستە لەسەر هەموو لایەکمان ئەو کاڵایی کە ئەیفرۆشین بە سوێندی درۆ ساخی نەکەینەوە هەتاوەکو تووشی سزای خوای پەروەردگار نەبین و بەرەکەتیش لە کڕین و فرۆشتن و معاملەمان هەڵنەگیرێت هەتاوەکو ئەڵقەیەکی تر لە ئەڵقەکانی ئامۆژگاری بازاڕ بە خزمەتتان ئەگەمەوە. خواتان لەگەڵ بێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.